سینەما هەر لە سەرەتای دروستبوونیەوە وەک پیشەسەری هەڵداوە، پاشان بەرگێکی هونەری بەبەرداکراوە. سینەما لە ساڵانی 1921 و 1922 لە عێراقدا هاتوۆتە گۆڕەپانەکە و سەرەتا سروشتێکی گەڕۆکی هەبووە. شەوان لە گۆڕەپان و سەرشەقامە سەرەکیەکان شاشەدانراوە و فلم پیشاندراوە. ماوەی فیلمەکانیش کورت بۆ بێدەنگ بوون. خەڵکی بە دانیشتنەوە یاخود بە پێوە وەستاون و فیلمەکانیان بینیوە. سەبارەت بە شاری سلێمانیش مێژووی سینەما لە شارەکانی تری عێراق و شاری سلێمانی چەند ساڵێکی کەمیان لە نێواندایە. یەکەم پرۆجێکتەری سینەما کە بە پیل کاری کردووە لە ساڵی 1910 لە خانی شێخ ئەحمەد دانراوە. خەڵکی بە شەو ڕۆژ چوون بۆ بینینی. پاشان سینەمای گەڕۆک لەلایەن ئەفسەرانی سوپای ئینگلیزەوە لە دەبۆکە دانراوە و شەوانە بۆ ماوەی هەفتەیەک کاری کردووە و خەڵکیش بۆ بەسەربردنی کات چوون بۆ ئەو شوێنە. لە بری کات بەسەربردن لە گازینۆ و چایخانە و قاوەخانە و دیوەخانەکاندا. لە ئێستادا با چاودێری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی هونەری سینەمای سلێمانی چەندین فلم لە شار و شارۆچکەکانی کوردستان نمایش دەکرێت. بۆ قسەکردنی زیاتر لە سەر ئەم پرۆژەیە میوانداری هونەرمەند ڕێبوار هەورامیمان کردو و گفتوگۆی زیاتر لەسەر پرۆژەکە دەکەین. کاک ڕێبوار سلااو لێبێ بەخێربێ. سلااو لێوەش سپاس بۆ بەسەرکردنەوەی. سەرەتامێ بپرسم سینەمای گەڕۆک چییە؟ سینەمای گەڕۆک پرۆژەیە کە بەشی هونەری سینەمای سلێمانی کە هەل لە سەرەتای دروستبوونیەوە بڕیاری لیاوە کە ئەمە وەکو پرۆژەیەک بیخاتە بەرنامەی ساڵانەی کارەکانیەوە. هەموو فلیمە کوردیانەی کە بەرهەمیان ئەبێت بیگەێنێتە ئەو شوێنانەی کە سینەمایتیانە. بۆیە ناونراوە گەڕۆک لە بەرەوەی کە تەکنیکێکی گەڕۆک لەگەڵ ستافێکی تەکنیکیە ئەچێتە ئەو شوێنانەی کە وەکو وتمان سینەمایانتیانە یاخود تەکنیکی سینەمایتیانە بیگەێنینە شوێنی خۆی بەو شێوازەی کە دەنگ و ڕنگ بە ستایل و شێوازی پێرفێکتی خۆی بگاتە بینەرەکانی. ئەو فیلمانە ئەگرێتەوە کە بەشی سینەما بەرهەمی هێناون یاخود هەموو فیلمەکانی کە کۆمپانیەکانی تریش بەرهەمیان هێناون نمایشەکرێن. لە ڕاستیە ئێمە زیاتر لە فلیمانەوە دەستمان پێکرد کە بەشەکەمان یا کە پێشتر بەڕێوەبەرایەتی بووین بەرهەمی هێناوە هەر لە ساڵی 2005ەوە کە دروست بووین تا ئێستا و پەنامان بردوۆتە زۆرێک لەو فیلمانش کە لە دەرەوەی بەڕێوەبەرایەتی یا بەشەکەمان بەرهەم هاتوون لە کۆمپانیا بەڕێزەکان لە کەسە سەرمایەدارەکان ئەوانەی کە بەرهەمهێنەری فیلمەکانن کە بە سوپاسەوە هاوکارمانن تەنانەت لە بەڕێوەبەرایەتی سینەماکانی هەولێر و دووهۆکۆوانەش ئێمە لەوانیش سوودمان وەرگتووە لە بەرهەمەکانیان. بەڵێ بەڕێوەبەرەتی گشتی سلێمانی چۆن هاوکاری ئەم پرۆژەیە بووە؟ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی لەسەر دەستی بەڕێز دکتۆر موحسین ئەدیب کە ئەم پرۆژەیە دیارە پێشتر بە چاو کەوتبوو کە بانجی کردین وتی ئەمانوێ ئەو پرۆژەیە دەست پێ بکەینەوە. لە ڕاستیان وتم بەڕێز کاک دکتۆر ئەو پرۆژەیە خۆی هەیە و ئێستا حالیان لە ناو چاکسازیەکان هەیە. ئێمە مانگانە بە پێی بوونی فیلمی نوێ سەردانی چاکسازیەکانەکەین لەوێ چەند ساڵێکە لەوێین ئەو فیلمانە مێژوویەکی دیرینی هەیە ئەم پرۆژەیە. پرۆژەکە هەر لە ساڵی 2008ەوە لەسەر دەستی یەکەمین بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانی مامۆستا ئازاد سەوزە ئەم پرۆژەیە گەڵاڵە کرا و چوە بواری جێبەجێکردنیشەوە. بەردەوام بووە کەم تا زۆر بە پێی ئەو بودجانەی کە هەبووە، بەڵام ساڵانێک بەهۆی کەمی بودجە و ئەوانەوە ئەم پرۆژەیە تۆزێک سستی تێکەوت و ئێمە هەر نەمان هێشت بۆستێ چوینە ناو چاکسازیەکانەوە کە ئەوە تێچووینە ئەویست هاوکاری ئەو سزا دراوانەمانە کرد کە لەوێ ئەو فیلمانی کە ئەوە ناتوانن بیبینن. بەڵام ئەم جارە بەڕێز بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر وتی ئەم پرۆژەیە ئەبێ زیینو بکرێتەوە و بچینەوە قەزاو ناحیەکان. خۆشبەختانە ئێستاوە ئێمە لە هەفتەی پێنجەمین کە تا ئێستا دوو شارمان
با بڵێن جێبەجێ کردووە فیلممانتیا نمایش کردووە و بەردەوامیشە بین بۆ شارەکانی کۆمپانیەکانی بەرهەمهێنان ئایا بە چ ڕێگەیەک یارمەتیتانێن کە فیلمەکان نمایش بکەن؟ شوێنی خۆیت یعنی ئێستا من لێرەوە زۆر سوپاسی ئەو کۆمپانیانە بکەم و ئەو کەسانە بکەم کە لە پشتی بەرهەمهێنانی ئەم فیلمانەوە بوون لە ڕاستیە ئێمە شایانی باسە کە باسیەوە بکەین ئێستا ئەو فیلمانە نمایش ئەەکەین کە ساڵانێک لە سینەماکانە بە تکت خەڵکان بینەران توانیوانە بچن فیلمەکان ببینن. ئێستا ئەو کۆمپانیانە ئەو کەسە بە ڕێزانەی کە بەرهەمهێنەری فیلمەکانن هاوکارمانن کە ئێمە بێ بەرامبەر لەو شارانە بۆ ئەو شارانەش ئەچین دیارە کە وەکوتم سینەما تەکنیکی سینەمایتیانە ئێمە بە تەکنیکی خۆمانەوە ئەچین و بێ بەرامبەر ئەو فیلمانیان بۆ نمایشەکەین کە شوێنی خۆیەتی من زۆر سپاسی کۆمپانیای میترۆنۆم بکەم و سپاسی برایانی بەڕێزم کاک باهۆز نەسرەدین و کاک بەختیار فەتاح کاک سامان جەلالی بەڕێز کە ئەمانە هاوکارمان بوون لە پێیانی مۆڵەتی فیلمەکانیان کە ئێمە بێ بەرامبەر نمایشکەین. بەڕاستی ئێمە هاوکارمانن و زۆر دڵخۆشیژن بەوەی کە ئاوا لە نزیکەوە زۆر پێیان خۆشە و زۆریش هاوکارمانن. بیرم نەچێ کاک حەسەن عەلی بەڕێز کە هەمیشە کە ئێمە پەیوەندی پێوەکەین ئەڵێت دەستکراوەی خۆت خاوەنی فیلمەکەی. بەڵێ سەرکەوتوو بن. دوا فیلمتان چییە بۆ پێشکەشکردن و لە کوێشە؟ بەڵێ ئێمە تا ئێستا ئێمە اختیارمان لەسەر دوو فیلم بووە بەڕاستی. فیلمی یەکەم ئێمە تەمی بابا بوو کە هەم لە شارە زوور لە شارۆچکەی هەڵەبجەی تازە کە ئێستا شارە زوورە لەوێن نمایشمان کرد، پاشان فیلمی شیرینمان نمایش کرد بۆ هەفتەی دوای ئەوە. ئێستا لە هەفتەی دووهەما کە چووینەتە هەفتەی دووهەمی شاری دەربانی خانین. فیلمی دیارە تەمی بابا دیسان لەوێن نمایش کرایەوە بە ئامادەبوونی بینەرێکی زۆر کە ئەو بە ڕێزانە لەوێ ڕێکلامێکی زۆر باشیان کردبوو، خەڵکانێکی زۆریش تامەزرۆی ئەو فیلمە بوون کە کاک حەسەن بەڕێوەبەری ڕۆشنبیری دەربانی خان زۆر باش هاوکارمانە لەوێ. ئێستا بڕیارە ڕۆژی پێنجشەممە ئێمە فیلمی 09 نمایشکەین کە برایانی بەرهەمهێنەر کاک بەختیار فەتاح و کاک سامان جەلال مۆڵەتی ئەویان ناینێ کە بێ بەرامبەر بۆ خەڵکی نمایشکەین. زۆر سپاسیانەکەین. بەشی سینەما هەمیشە بەوە ناسراوە کە پرۆژەی نوێ و بەرهەمی فیلمی نوێ هەمیشە ئامادەیە و جم و جۆڵێکی گەرمیان هەیە بۆ پیشاندانی فیلم و بابەتەکانی فیلم. جگە لە سینەمای گەڕۆک چ پرۆژەیەکتان هەیە لە بەشی سینەما؟ لە ڕاستیە ئێمە ئەگەر بودجەی تەواو لە بەردەستی بەشەکەمان نابێ پڕین لە پرۆژە. ئێمە ساڵانە خەون بە دروستکردنی فیستیڤاڵی پێنجەمی فیلمی کوردیەوە بینین کە هەموو ساڵێک ئێمە دەمەزەر دەکەینەوە ئینێرینەوە بۆ وەزارەتی بەڕێز داوای بودجەکەکەین کە بەداخەوە ناتوان ئەو بودجەیە دابینکەین. جگە لەوە ئێمە دنیای وەرکشۆپمان هەیە بۆ هەموو بوارەکان بواری سینەما و خەونمان هەیە کە ئێستا ئێمە فیستیڤاڵی فیلمی مۆبایل بۆ ئەو خوێنکارانە یا ئەو کەسانی کە توانای مادیان باش نییە ناتوانن یاخۆ کەسێک نییە دەستگیرۆی یان بکە ئەگەر بتوانن لە ڕێی مۆبایلەکانیانوانێ بە کەمترین تێچوو فیلم بەرهەم بێن و تا ئێمە هانیان بدەین بۆی کە بچنە سەر ڕێژکەی دروستکردنی فیلم سازی. ئەم پرۆژەکەی گەڵاڵا بێوە کەی بەنیازن فیستیڤالێکی بۆ بکەن یان نمایشێکی تایبەتی بۆ بکەن؟ مەبەستە پرۆژەی فیلمی فیستیڤالی مۆبایل ئەوە پرۆژەیە گەڵاڵە کراوە. ئێستا تەنها چاوەڕێی ئەوەین کە بەڕێز وەزارەتی هەم ڕۆشنبیری هەم وەزارەتی دارایی بتوانن ئەو بودجە کەمە متەواضعی کە داوا کراوە بۆی دەستەبەرکەن و بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەجینا لە زۆر ڕۆ شتەکان گەڵاڵە کراوە و ئامادەیە، بەس ئیتر پشت بەخوا و بەو دوو وەزارەتە کە هاوکارمان بن لە ڕووی مادیەوە ئێمەش بتوانین دەستگیرۆیی ئەو لاوانە بکەین، ئەو فیلم سازانە بکەین کە خەون بەوە بین ڕۆژە ڕۆژان فیلمەکانیان لەسەر شاشەکان نمایش کرێت. ئێمە بۆیان بکەین بە فیستیڤاڵێ. بەڵێ ئەم ئێوە فیلمتان وەرگرتووە یان بانگێشەتان بۆ ئەوە کردووە کە ئەو کەسانی کە خوازیارن فیلم دروستکەن لەو ڕێگەیەوە فیلمەکان بگەێنە دەستی ئێوە؟ ئەوە یەکێک لە هەنگاوە پراکتیکەکان ئەبێت. ئێمە ئێستا لە سەرەتای کارەکەین تەنها ئەوەنە هەوڵمان ناوە کە یەکەمین ڕیکلاممان کردووە کە بەشەکەمان
بە نیازە فیستیڤالێکی ئاوارڕێک بخە بەڵێ فیستیڤالی فیلمی مۆبایل تەنها ئەوەمان نمایش کردووە هیچ زانیاریچکەمان بڵاو نەکردوێتەوە ناشتوانین بەڕاستی ئێستا ئێمە زانیاری بڵاوکەینەوە هەتا ئێمە لایەنی دارایی و بودجەکەی دابین نەکەین ینی هەرچێک بڵێم ئێستا شوێنی خۆی نیەکەم توان زانیاری بڵاوکەمەوە. کاک ڕێبەر سوپاس کە ئامادەبووی لەگەڵمانە ماندوومان کردی هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم.